لە وڵاتی بەریتانیا گەنجێک لەسەر فامیلەکەی خۆی لە پشتەوە نووسیویەتی هەر کەسێک کە دەیەوێ موسڵمان بێت لە ئیسلام شارەزا بێت بە ئەو گەنجەیە لەگەڵ خۆی بەرێتەوە ماڵەوە، ئەوەی کە دەیەوێ لە ئیسلام شارەزا بێت لە پشتی فامیلەکەی خۆی نووسیوە. بزانە هیچ گەنجێک ئێمە ئەوڕۆ ئاوا دڵسۆزین بۆ دینەکەمان بەڕێزان. لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە ئەوروپا لە فامیلەکەی خۆی نووسیوە ئەوەی دەیەوێ موسڵمان بێ بە ئەو گەنجە بەرێتەوە بۆ ماڵەوە. سبحان الله، ئەو پیاوە 300 کەسی موسڵمان کردووە ئابە و ڕێگایە کە لەگەڵ خەڵکدا چۆتەوە بۆ ماڵەوە. بەرام 300 کەس پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە ببێتە هۆی هیدایەتی خەڵک بۆی لە هەموو شتێک باشترە، ئەو کەسەی کە ڕێنمونی خەڵک دەکا بۆ چاکە وەکو ئەو کەسەی کە چاکە دەکا پاداشتەکەی هەیە و لە پاداشتیدا بەشدارە بەبێ ئەوەی کە لە پاداشتی ئەو کەسەیە کەمە بێتەوە. 300 کەسی موسڵمان کردووە. ئەی گەنجی بەڕێز بزانە ئەوڕۆ ئەتۆ چیت کردووە بۆ دینەکەت، بزانە ئاوا خۆمخۆر و دڵسۆزی بۆ دینەکەت کە هەمومان دەتوانین بەڕاستی بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەین.